گەورەترین پێشەنگای جیهانی تەکنۆلۆژیا بە ناوی پێشەنگای ئەلکترۆنیەکانی بەکاربەران لەم هەفتەیەدا لە لاس ڤێگس دەست پێ دەکات و ڕێکخەرانی هیوادەخوازن جۆش و خرۆشی ساڵانی ڕابردوو بەدەست بهێننەوە کە 2 ساڵ بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە تێکچوو بوو. کاتێک دەست بە پرخەپرخ دەکەیت ئەم سیستەمی جوڵەیە بە پرخەکەت دەزانێت چوارکیسی هەوا لە نێو سەرینەکەدا هەیە و پڕدەبن لە هەوا بۆ ئەوەی سرت بەو لایەدا بخات و ئەوەش ڕێڕەوی هەوا لە گەرودا دەکاتەوە و چیتر ناپرخێنی. گێری شەپیرۆ سەرۆکی کۆمەڵی تەکنۆلۆژیای بەکاربەران گوتی خەڵک بە گەڕانەوەیان بۆ پێشەنگای ئامێرە ئەلکترۆنیەکانی بەکاربەران بۆ ساڵی 2023 لە لاس ڤێگس خۆشحاڵن. ئەم ئامێرە میزی مرۆڤ کۆ دەکاتەوە و شیکردنەوەی بۆ دەکات، هەروەها خۆراکەکانت دیاری دەکات و تەندروستی ڕەگەزیمەینەش. ئاپێکی لێکۆڵینەوەمان هەیە و کاریەم ئامێرە ئەوەیە کە داتاکان بۆ سمارتفۆنەکەت دەنێرێت. دواتر دەتوانیت داتاکان لەگەڵ ئەوەی خۆت دەتەوێت بەشداریان پێ بکەیت، بۆ نمونە لەگەڵ پزیشکەکەت. ڕێکخەرانی پێشەنگاکە هیوا دەخوازن ژمارەی بەشداربووان بگاتە پتر لە 100,000 کەس. ئەم داتانەی ڕۆژانە کۆیان دەکەینەوە دەرفەت دەداتە بەکارێنەرەکەی و پزیشکان لەباری تەندروستی تێبگەن. ئێمە ساڵی جارێکیان ساڵی ناساڵێک شیکاری بۆ میز ناکەین، بەڵام داتاکان ڕۆژانە کۆ دەکرێنەوە، هەموو شتێک بۆ بەکارێنەر و پزیشک لە بەردەستدا دەبن. بیرۆکەی واقعی گریمانەیی بەسەر پێشانگای ساڵی ڕابردوودا زاڵ بوو. لەو پێشانگایەدا چەندان جۆری کڵاوی تایبەت لەلایەن گروپێکی فراوانی کۆمپانیەکان خرانە بەردەست ئەوەی دەشێت ببێتە ئینتەرنێتی داهاتوو. کاتێک دەچیت بۆ ساڵۆنێکی قژبڕین ئەو جا و کڵاوەکەوەک دەستێکی لێدێت و سرت دەشێلێت، هەر وەک پەنجەی مرۆڤ وایە، هەستێکی خۆشە. گرنگی تەکنۆلۆژیای بەکاربەر لە بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکانی گۆڕانی کەش و هەوا بابەتێکی دووبارە بووە لە پێشانگای ئامێرە تەکنۆلۆژیەکانی بەکاربەر. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.